بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵەوە سوڕاوان سڵاوتان لێبێت. هیوادارم کە کاتتان هەبێت و وەکو هەمیشە هاوڕێی بەرنامەکەمان بن. ئازیزان، هەشتی پوشبەر سبەینێ قەرارە شانۆی بەنێو هەڵبژاردنەی سەرۆکۆماری ڕژیم لە ئێران بەڕێوە بچێت. بێگومان خەڵکی ئێران سبەینێ جوابی خۆیان بەم ڕژیمە دەدەنەوە و ڕژیم شاهدی یەکێک لە بێڕەونەقترین سیرکەکانی خۆی دەبێت. بۆ قسە و باز لەسەر ئەم مەسەلەیە هاوڕێ ئەساد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەم بەرنامەیە بەشدارە کە جوابی چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ ئەساد بەخێر بێن بۆ بەرنامەی کۆمەڵەوە سوڕاوان و سپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو ڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵەوە سوڕاوان. بەڵێ هاوڕێ ئەساد پرسیاری یەکەم ئەوەیە ئەم بەناو هەڵبژاردنە لە چه بارودۆخێکدا بەڕێوە دەچێت؟ هەمووان دەزانن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەگشتی ڕژیمی قەیران بووە، هەتاکو ئێستا کە عمریان گەیشتووە لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقەوە بیگرا لە کێشەی ناوخۆیان و دروستکردنی بەناو باڵگەلێک کە لە ناو ڕژیمە دروست بوون، هەتا دێتەوە سەر ئەوەی کە خەبات و مبارزەی کە خەڵک بە درێژایی ئەم نزیک بە 50 ساڵە لەگەڵ ئەم ڕژیمە هەیان بووە، هەموو ئەمانە نیشانەدات کە ڕژیم بەردەوام لەگەڵ بحران و قەیرانگەلێکی جۆر بەجۆر ڕوبەڕوو بووە. منتەها ئێستا لە چه شرایەتێکا گیری کردووە؟ ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای کوژرانی سەرکۆماری پێشووی خۆی واتە ئیبراهیمی ڕەئیسی و کۆمەڵی کەس کە لەگەڵی ئەو بوون و دوای کوژرانی گوماناوی ئەم کەسانە بلا فاصلە بینیمان لە قسە و باسەکانی خامنەیە کەوتی اتفاقێکی سێر ناکەوێت، هەموو کارەکان ها لە شوێن خۆیە و ئەمە نیشانیدا کە بەڕاستی ئەوان بڕیاری خۆیان داوە کە چ کەسێ بن جێگەی ئیبراهیم ڕەئیسی کە بتوانێت درێژە بەو جەهەتانە بات کرد سوپای پاسداران و کۆماری سوپای پاسداران و شخصی خامنەیەیانەوێت و ئەمە بێجگەرە وەزیفە سپاردن لە جنایەتکارێکەوە بە جنایەتکارێکی تر نییە و لە ئاستی ناوخوا زیاتر لە 170 خەڵکی ئێران هەن لە جێر قەیرانێکی زۆر دژواری ئابووری و معیشەتیە، مشکڵی مەسکەن، مشکڵی بردنەوەی نان بۆ سەر سفرە، مشکڵی دەوا و دەرمان و هەموو ئەو شتانەی کە ئەمڕۆ لە ژیانی ئەمڕۆیی بەشەرە ئەتوانی وەکو نیازهایەکی سەرەتایی چاوی لێ بکەی لە 170 کۆمەڵگای ئێران لێ بێ بەشە یان ئەسڵان دەستڕەسی پێ نییە. ئەمە لەلایەکەوە بەڵام هەمزەمان هەر ئەم لە 170 یان 70% ساڵهای ساڵ لەگەڵ ئەم ڕژیمە بەرەو ڕوون بە تایبەت لە چەند ساڵی ڕابردووەوە بە دوای دەستپێکردنی جونبشی ژنجیان ئازادی و شۆڕەشی ژینا بینیمان کە خەڵک لە بەرانبەر هێزی سەرکوتگەری ئەم ڕژیمانە ترسانە هاتنە مەیدان، ژمارەیەکی یەکجار زۆر گیان بەختکردومان هەیە، ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکی بریندارمان هەیە و ژمارەیەکی یەکجار زۆر و بێئەژمار زیندانی سیاسیمان هەیە. یعنی ئەمە لە ئاستی ناوخۆیە. لە ئاستی دەرەوە ڕژیم بووە بە گیان کاربەدەستانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون بە کەسانێکە بە بەردەوامی لە بدەبستانگەلێکە دەبێت شرکت بکەن، دەبێت کۆڵ بدەن و بۆ ئەوەی کە گارانتی چەند ڕۆژێکی تر یان چەند سەباحێکی تر بە خۆڵ عەرەبیەکەی کە ئێژێت عمر بە دەسەڵاتی خۆیان زیاد بکەن. ئێوە تواشاکەن وڵاتێک وەکو سوئێد کە شانازی بە سیستەمی قەزایی و سیستەمی دادگستەری و سیستەمی حەقەستانەوەی بەخۆی ئەکرد، بەڵام دێت لە بەرانبەر ڕژیمی کۆماری ئیسلامیە و لە بەرانبەر گرەوگانگیری کاکە و ڕژیمە کردیگە لە باتەوەجۆ بە ژمارەیەکی یەکجار زۆر ئامراز کە هادەسیاتانی ئیسفادە لێ بکات بۆ ئەوەی کە ئەم ڕژیمە وادار کات کە هاوڵاتیەکانی لە ئێران کە بە گرەوگان گیراوان ئازادیانکە دێت جنایەتکارێک وەکو حەمیدی نووری ئازادەکە کە ئەسڵ حەمیدی نووری ئێستا لە حاڵ حازرا سەرێشەست بۆ کۆماری ئیسلامی، یعنی بڕۆن تماشای بکەن بزانن پێشوازی کلێ ئەکرێت لە حەمیدی نووری مقابڵە لەگەڵ پێشوازی لە قاری قورعانێکە بینێرن بۆ
نازانم فلانە وڵات لە مسابقات چ لە حەدیسا شرکتکاوە بێتەوە بەو شێوە پێشوازیان لێ کرد. یعنی حەمیدی نووری ناوگەل ئەهمیەتی گیان بۆ کۆماری ئیسلامی نەماوە، بەڵام بۆچی دێنە پایەوە معامڵەکە لە بەخاترەوە کە دەهەنکەجیکەن بە کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە بە تایبەت تەیفی ئازادی خوازوە تەیفێک کە تەسمیمیان گرووە مبارزەکەن لە مقابڵ ئەم ڕژیمە. بەڵام لە ئاستی دەرەوە ئەگەر زۆرتر بمەوێ قسەی لەسەر بکەم ئەوەیە کە ئەم ڕژیمە ڕژیمێکە کە هیچ پرەنسیبێک هیچ ئوسوڵێک بە ڕسمیەت ناناسێت و بۆ معامڵەکردن لە هەموو شتێک ئسپاداکە، بەڵام بەرخوردێک کە کۆمەلگای نێنێتەوەی بە ڕژیمی کۆماری ئیسلامیەکە بەرخوردێکە کە بە ڕژیمێکی تەرۆریستی ڕژێمێکی تاسەر ئێسخان زاڵم و جنایەتکار ئەکاتوە لە بەرامبەر یاوێسێتەوە جیا لەوەیە کە حکوومەتەکانیان چۆر بیرەکەنوتم وارد معامڵا بن لە سوێدەوە بیگرێتە شوێنهایی تر کە بینیمانە لە ماوەی ساڵانی ڕابردووە. بەم شەرایەتە و ڕژیم ئەڕواتە ناو هەڵبژاردنێکە و کە هەم بەناو هەڵبژاردنێکە و کە هەم ئاکامەکەی لا ڕوونە هەم کەسەکە مشەخەس کراوە و هەموو شتێکی بەلایەنەوە ڕۆشنە بۆ ئەوان. بەڵام ناوەرۆکی مۆزوعەکە ئەوەمان پێڵێت کە ڕژیمی کۆماری ئیسلامی تەنیا یەک ئامرازی بەدەستەوە ماوە ئەویش سەرکوتە و بۆ ڕێکخستنی ماشینی سەرکوت ڕانندەیەکی ویسە لە ناو ئەم 5-6 جنایەتکارەکە بەڕاستی ئەم پێم خۆشە یەک بڵێم وەکو دوا جمڵەی وەڵام بەم پرسیارەتەویشەوەسە ئەم 5-6 کەسە کە ڕژیم دایناوە بۆ بە عنوانی کاندیدی کۆماری ئیسلامی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمارێک بۆ کۆماری ئیسلامی ئەمانە دەبێت ناویان لە لیستێکا دابنی بۆ دادگاییکردن نەبووە کە خەڵک بڕۆن هەڵیان بجێن کە نوێنەرایەتیەوان بکەن. بەڵای زۆر سپاسە هاوڕێ ئاساد بە پێی و قسانەی کە خۆتان ئاماژتان کرد پێتان وایە ڕژیم کە بەم وەزعە دەزانێت و خۆشتان بە وردی باستان لێ کرد تەنانەت بەناو منازرەکانیشیدا باسی دەکەن بۆچی سوورە لە هێنانی ئەم دەموچاوانە بەڕایەوە ئەو 6 کەسەی کە باستان کرد؟ وەک لە پرسیاری پێشوە یان لە کۆتایی پرسیاری پێشوە ئاماژم پێکرد ئەوان ڕانندەیەکیانەیە بۆ ماشین سەرکوتە و بۆ ئەم مەبەستەیش خۆبەوە ئەزانن تو بڕۆ تواشاکە قاڵی بافێکی جنایەتکار بیگرێت تا ئەگەڕێتەوە سەر پۆر محەممەدی و جەلیلی و هەمویان هەموو ئەم کەسانە دێن باس لە چیەکەن ئەژن جامعە فەقیرە هەژاری هەیە خەڵک دەستڕاسی نیە بە ئیمکانات ئێمە پوڵمان هەیە وڵاتێکی دەوڵەمەنین هەر ئەو قسانەی کە بەلای خەڵک و ئۆپۆزیسیۆن و ناڕازیان لە کۆماری ئیسلامی ئەیکەن ئەوان بە نەوعێکی تر ترشۆخۆیەکەن وەیدنە لە ناو منازرەکانە تەحویلی یەکی ئەدەن. ئەمە چیڵێم باس لەوەکە کە خودی کاربەدەستانی ڕژیم خودی ئەم کەسانە کە ئێستا کاندیدی ڕژیمن بۆ سەر و کۆماری هەموو ئەمانە پێیان بەوە بردووە ئەمانە ئینسانەهایەکی نەفام و نەزان و لە گوێگا خەوتوانین ئەمانە خۆیان عامڵینی ئەم برسیەتیان خۆیان عامڵینی ئەم قەتڵ عامن خۆیان عامڵینی کوێرکردنی چاوی جوانانی ئێمن خۆیان ئەوەی کە تێ دەڵێ کچێک هات بۆ تاران بە باتۆمداتان لێ کوشتن ئەوە خۆی ڕۆژێ لە ڕۆژان وتویە کە بڕۆن کیندابن بڕۆن بە خاطرەوەی کە ئەم معتەرزینە ئەمە مشکلاتی جنسیان هەیە بڕۆن خانەی عفافیان بۆ دابنن با خۆیان تەخلیەکەن یعنی سێرکە ئێمە نابێ ئەم کەسانە لە بیر بکەین کە ئەمانە دارای چ ڕابردوویەکەن وتم ئەمانە دەبێت لە لیستی جنایەتکارەکانە دایان بنن بۆ ئەوەی کە دادگایی بکرێن نەکەوەی بە وەقاحەتێکی تەواوە بێن خۆیان کاندیدکەن بێژن بە خەڵکی ئێران سبەینی جومعە دەنگ بدەن بە ئێمە ببین بە سەرکۆماری ئێوە و نوێنەرایەتی وڵاتێکی 85 ملیۆنی بکەین کەوابوو ئەمانە خۆیان هەموو شتێک ئەزانن ئەمانە لیان ڕۆشنە مۆزوعەکە ئەمانە فقط بەم شێوە ئەیانەوێ کایە بە یان ئەیانەوێ تەوهین بە شعوری خەڵک بکەن جیالەوەی کە ئەوان نەزانن لە هەڵبژاردننی ڕابردووە بینیمان کە کەمتر لە 10% نزیک بە 7% لە خەڵک بەشداری کردووە یعنی ڕژیمێک لە حاڵ حاضرە ئێمە لەگەڵ ڕژیمێک ڕوبەڕووین ڕژیمێک خەریکە بەناو نمایشی انتخابات ڕێخات کە 7% خەڵکی لەگەڵەوە توانی و 7% خەڵک لانیکەم برسی ڕانەگرێت
و ئەتانین بڵێن ئەم ڕژیمە بەم میزانە لە محبوبیەتەوە کە لە ناو خەڵکە هەسییان بەو میزانە لە ڕادیای منفوریەتێکە لە ناو خەڵکە هەسی خۆی ئاگاداری وەزعی خۆیە ڕژیمە زانێ بمانە بۆچی تێنەمانە لەم کات و ساتا بەم کەلەماتە کایاکەن بەم جومەڵاتە کایاکەن بە خاطر ئەوەی کە ئەیانەوێت دەست بەرن بۆ ئەحساساتی خەڵک غافڵ لەوەی کە هەموو خەڵکی کوردستان نەزانێت لەگەڵ 6 دانە قاتڵی ڕۆڵەکانیان ڕوبڕوە هەموو خەڵکی بەلوچستان نەزانێت لەگەڵ 6 دانە جنایەتکار کە لە هیچ شتێک لایەن نەداوە بۆ قەتڵ و عامی جوانانی ئەوان ڕوبەڕوون هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران هەموو جوانان هەموو ژنان هەموو ئەو کەسانەی کە ناڕازین بەم سیستمە ئەزانن لەگەڵ 6 کەس ڕوبەڕوون کە فەرمان بە قەتڵ عامی ئەوان بلایەنە وەکو ئاو خواردن وایە کەوابوو ئەم بەحسانەی ئەوان لە ناو منازرەکانیانە خەریدارێکی نییە نەیبووەلانی کە مەگەر بڕۆین سەیری بێسلاح سوسیال میدیا بکەین متوەجه ئەبین کە هەر کام لەمانە هەر قسەیەک ئەکەن مورد تەمەسخۆر قەرارەگرن دانێ وەکو پزیشکیان کە بە ئیسلاح پاڵێوراوی ئیسلاح تەڵەبەکانە خۆ ئیسلاح تەڵەبێکە تا دوێنێ مەسەڵەن باسییان ئەگەر کە خاتەمی تەنانەت لە هەڵبژاردننی ڕابردووە ڕایی نەداوە ئەمڕۆ کاندیدی هەیە ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ ئەوەی کە هەمیشە وتومانە هەموو باڵەکانی ڕژیم بۆ سەرکوتکردنی کۆمەڵانی خەڵکی ئێران کە دێتە سەر ئەو مەسەلە کە دێتە سەر دەسەڵاتداریەتی لە ئێرانە هەمویان هاوڕان باڵێک وجودی نامێنێ هەمویان ئەوەن بە یەک باڵ و پیان وایە بە ئیسفادەکردن لە کەسێ وەکو پزیشکیان کە ڕۆژێ دەڵێ تورکم دێ بۆ کوردستان دەڵێ کوردم ئەڕێ بۆ تاران ئەڵێ ئێرانیم یعنی بەو شێوە وەقیحە مەسەڵەن وەزع حاڵی خۆی تەوزیعدات بۆ کۆمەلگا هەموو کەس ئەزانێ کە ئەسەن ڕەتبوونی کەسێ وەکو ئەم کابرایە لە سافیەکان شۆرای نەگابانە و باس لە یەک ئەکا کە ئەیانەوێ بەشکەم تۆزێک ڕەونەق بدەن بە پای سنۆخەکان دەنگدانیان کە خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی کوردستان وریایەکەیان زۆر لەوە سەرترە ئاستی سیاسی بوونیان ئاستی پێشڕەفتی سیاسیان لە بێسلاح ئەم ماواکە لەگەڵ جمهوری ئیسلامی لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخوا بوون گەیشتووە بە ئاستێکە کڵاویم شتیان نەڕێت سەریان بۆ ئەوان هیچ فەرقێکی نییە جنایەتکارێک بە کوردی قسە بکات تێرۆریستێک بە کوردی قسە بکات هەتاکو ئەوەی کە خۆی بە ملەتێکی تر لە ئێرانە بناسێنێت و ئەمە بکات بە امتیاز بۆ خۆی ئیتر ناهێڵین لە مەرکەز ئەو شتانە بکرێت تۆ خۆت بەشێ لە مەرکەزی تۆ خۆت بەشێکی بەرچاو لە سەرکوتگەرانی مەرکەز بووی هەر لەم ڕۆژانە بەشێکی زۆر لە فعالینی سیاسی کۆنی ئێران ڕسمەکانی یان عکسەکانی مەسعودی پزیشکیانیان دانیاوە وتیان کە ڕابردووی ئەوەسەن لەو کەسانە بووە کە لە دانیشگاکانە حمڵەی کردووەسە سەر دانیشجوگەل ئازادی خواز و بەرابەری تەڵەب دانیشجوگەلێکە پێچەوانی جمهوری ئیسلامی فکریان کردوەتەوە و فەرمانی لێدان و گرتن و جاسوسیکردن و مخبەریکردن و ئەسەن بەڕێوەبردنی عملیاتگەلێک کە جمهوری ئیسلامی بۆ پاکسازی دانیشگاکان ڕێخست بوو بە دوای ڕوخانی ڕژیمی گەندەڵی پەهلەویە کەسانی وەکو پزیشکیان بردویانەتە بەرەوە ئەمە لە خەڵک شاراوە نییە تاریخ ناشادرێتەوە ئیتر کۆماری ئیسلامی ناتانێ بڵێەوە هەفتەی ئینترنتم خەتکرد خەڵک ئاگای لە هیچ نییە تەنانەت لە خراپترین حاڵەتە کە ئینترنەتی هەموو ئێرانی خەتکرد نەیتوانی بەر بە دەنگی خەڵکی ئێران بگرێت نەیتوانی بەر بە وریایی واگاهی خەڵکی ئێران بگرێت ئەمە ئەوەمان پێژێت کە بەڕاستی لەم شرایەتە ڕۆشنە سوراغی ئەم کەسانە دەهەنکەجیکترە بە خەڵکی ئێران کە بڵێنەوە قاتڵێ وەکو ڕئیسی کە خۆتانداندانەوە دادگاییکەنەوە بە دەرەک واسەڵمان کرد قاتڵێکی ترتی نەخێنە جێگەی بەڵێ هاوڕێ ئەسعەد باسی مەسعود پزیشکیان و کرد جیا لەو قسانێکی ئێوە کردان چه پلانێکی تر لە پشتی ئەمەیە کە ئەم کەسەیان دووبارە هاوردوسەوە بۆ لە فیلترەکان ڕەت بۆ وەگەرێکیانە خەڵک ڕێی پێدەن پێتان وایە پلانێکی تر هەیە لە پشتم قەزیەوە سێکەنەمە من وەکو نەزەرێکی شخصی خۆمە مەسەلە باسەکە مەڵبەتە بە دوای مراندنی ئیبراهیم ڕئیسیە لە خارج کشوەر ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تایبەت سەڵتەنە تەڵەبەکان
هاتن جژنگەلێکیان کرد و گۆرانی کوردیان لێدا و خەڵیان خستەوە ئەملا و ئەولا کە بەیسلاح بە جۆرێک بڵێن ئەوە کوردەکانن کەم خۆی مەسەڵەن لە دانمارک بۆ نمونە کە من خۆم لەوێ ئەژیم لەبەر سفارەت کۆمەڵێک جەمەوە ببوون هەڵ ئەپەڕین یەک دانە کوردیشیان تێ نەبوو گۆرانی کوردیان لێدا بوو و ئەسڵ هەڵپەرگێکێکیان بڕۆی تواشایگەی ناخواتە هیچ خانەیەکی هەڵپەرگێ کوردی هەر لە ناو ئێرانیش کۆماری ئیسلامی هاتبوو گزارشگەلێک کە لە کوردستان تەهیە کردبوو پیرەژنێ بێرێ بگیری و مناڵێ بێرێ بێژێ ڕئیسی ئەمە شاخی بوو ئەمە باڵی بوو بێەوەی بیناسێ کە چه جنایەتکارێک بووگە هەر ئەو گزارشانەی لە کوردستان تەهیەیان کرد لە بێسلاح تاران تەهیەیان نەکرد لە شارە گەورەکان ئێران تەهیەیان نەکرد بۆچی ئێستا کەسێ وەکو پزیشکیان تێرین دەڵێ من کورد بوومەوە سەفەری کوردستان ئەکات کە دیارە سەفەرێکی پێڕەونەقی کردووە خۆشبەختانەوەی کە بینیمانوە ئەو راپۆرتانەی کە گزارشانەی کە بینیمان لە فەزای مەجازیاوە چتایە کە ارتباطاتێک کە خۆمان هەمانە ئەومان پێڵێت کە بەڕاستی هێنان کەسێکی وە لەم شرایەتە ناردنی بۆ کوردستان بازارگەرمی کردن بۆی و لە لایەکی ترە و حساسیەتێک کە جمهوری ئیسلامی بە خەڵکی کوردستان و ئۆپۆزیسیۆن و ئەحزابی خەڵکی کوردستان هەیەی ئەومان پێ ئەڵێت کە هێنانی ئەم کابرایە بەنەوعێک بۆ کڵاونیانە سەر خەڵکی کوردستان بەکاردێت لە بواری مەسەلەی کوردستانە و لە دەرەوەی کوردستانیش بۆ ئەوەی کە ئیسلاح خوازانێک کە لەژێر پەرچەمی دوی خوردادا خۆیانیان کۆ کرد بووەوە بەرەبەرە تا ئەمڕۆ کە هاتوون بێجگە لە زەعیفون بێجگە لە ڕۆشتن بەرەو لایەنی بەرانبەر بێجگە لەوەی کە ڕەهبەرانیان یان کەسانی سەرەوەیان لە تەحقیرامیسترین شێوا زندگیان کردوەوە لە هەموو انتخاباتێکیژا براون ڕەیان داوە ئیسفادە لە قسەکانیان کراوە بۆ پاراستنی کۆماری ئیسلامی حەدیث و نازانم وتیان پیان هێناوەتەوە بۆ پاکردنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو ئیسفادەگەلیانە لێکراوە بەڵام هێنانی ئەم کابرایە دوو مەبەستی هەیە یەک دروستکردن بازارگەرمی کە بەو شێوە خەڵک بێنن منتها کەسی تر هەڵبژێرن و شلۆقیکی پێ دروستکەن و لە ئاستی کوردستانی شاوتمەوە حساسیەتێکە لەسەر وریایی و وشیاری سیاسی خەڵکی کوردستان هەیە هەم ڕژیمی کۆماری ئیسلامی و هەم ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ئۆپۆزیسیۆنی دەرەوەیشی ئەوە ئەزانن کە خەڵکی کوردستان خەڵکێکن کە ئەگەر ساڵ 57 ڕژیمی پەهلەویان ڕاوناوە بە کۆماری ئیسلامیان نەوتووە بە خێربی ئەم زەمان کە نظامێکی فاسد و گەندەڵیان پاڵ پێوەناوە نظامێکی ترکاتوە سەرکار لەگەڵی بەرەو ڕوو بوون هەزاران گیان بەختکردویان هەیە هەزاران زیندانی سیاسیان هەیە هەزاران تەبعیدیان هەیە و هەتاکو ئێستش ئەحزابی سیاسی جێکەوتوو خۆیانیان هەیە کە لە ارتباتی خەڵک و ئەوانە بینیومانە کە چه شانازیگەلێک بە لاپەڕی مێژووی خەڵکی کوردستان ئیزافە بووە کەوابوو ئەم خەنەیان ڕەنگێکی نییە ئەگەر پزیشکیان بێت لە مەیان ئەقباڵی سنەومەیان هەڵۆی سەقز و فڵانە مەیانی مەهاباد و بۆکان و مەریوان و کوێ سخەنڕانی بکات و بە کوردیش قسە بکاو بڵێ مشکڵەکان لە مەرکەزە حەلەکەین ئەمە خۆی بە نەوعێک کڵاونیانە سەر خودی ڕژیمە و گەرمکردن بازارێکە لەلایەن متهەمێک بەناو مەسعودی پزیشکیانەوە کە دەبێت جواب بە جنایەتایەک باتەوە کە کردیگیە لە دژی خەڵکی کوردستان تا ئەوەی بێداوای ڕێیان لێ بکە ڕێی خەڵکی کوردستان لە شۆڕشی ژینا بەرەو ئەملا بینیومانە بە هیچ شتێک بێجگە لە ڕوخانی کۆماری ئیسلامی ڕازی نابێت. بەڵای زۆر سپاس هاوڕێسەد ئاکامی ئەم شانۆگەریە چی دەبێەوە چۆن دەیبیننەوە؟ کەسێک لەم شەش کەسە لەم سنووقانە سەر هەڵدەرێ ئەڵبەتە لەم لەحزە تا ئەم لەحزە کە ئێمە ئەم بەرنامە زەبتەکەین و قسەی لەسەر ئەەکەین ئەمیر حسێن قازیزادێ هاشمی انسرافی داوە وتیە باتەوەجو بە تەوسیەی نازانم مەراجع و چەوانە بۆ نەتیجە گەیشتوم بۆ منافعی نظام و ئەملاوەلا خۆب دیارە پیان و تویانە کە سەر خۆتەیشێنی بە هەر ئێستا بە ئیسلاح خۆ
خۆت محتەرەمانە بڕۆیتە کنارەوە باشترە ئێمە کەسی خۆمانمان هەڵبژاردووە ئەو کەسە کام لەو پەنجنایەتکارەکەیترە مهم نییە چۆنەوان هەمویان یەک کەیسیان هەیە هەمویان قەسەم ئەخۆن بە ئیدامەدانی ڕێگەی ڕئیسی کە قەتڵعامی معتەرزین و قەتڵعامی شۆڕشگێرانێک بوو کە لە شۆڕشی ژنجیان ئازادی و شۆڕشی ژینا گیانیان بەخت کرد و گوێدانە بە فەرمانەکان ڕەهبەری کە خامنەیەکی جنایەتکارە کە ئەو فەرمانانێداوە قەسەم خواردن بە قسەی خامنەیی یعنی گوێڕایەڵبوون بە سوپای پاسداران یعنی ئێمە لەگەڵ چەند کەس 5 کەس ڕوبەڕووین کە هەمویان شانازیەکەیان ئەوەیە کە ڕێگەی ڕئیسیە دامادەنەوە بە قسەی سوپای پاسدارانەکەن دێوەرە لە ناو ئەمانە هەڵبژێرە کەوابوو مهم نییە کام لەمانە دێتە دەرەو ئاکامەکەی ئەوەیە کە ڕژیم بۆ ڕاپەڕاندنی ئەرکگەلێک کە سوپای پاسداران و شخصی خامنەیی دیاریان کردووە یەکی لەم کەسانە کێشێتە دەرەوە منتەها مهمترین ئەوەیە کە لە خراپترین حاڵەتا بێت کەسانی گیوا بناسێنێ بڵێەوە لە سنۆ قاتوەتە دەرەوە کە بۆ لای 3% و 4% و ئەوانە بەشداری بڕوات چۆن ئێمە ناتوانین بڵین 0% کن چۆن جمهوری ئیسلامی ئەوەنەی مزدور و ئەوەنەی بێسلاح نیرو بەدەوە خۆی هەیە کە بتانێ تێریانی کرد بێت و لە ئەنواع قسام فەساد و ڕاندخاری و جنایەت و قەتڵعامیان چاوپۆشی کردوێت کە دەستیان لە خوێنێکا بێکە بە خوێنی خەڵکی ئێران سوورە و بتانێ بیان هێنێتەوە نمایشایەکیان پێوبات هەر لە ماوەی ڕابردووە بینیمان مەس بۆ نمونەیەکی لە وەزیرەکانی هات سەردان سنەی کرد چەند تووبوسیان کۆ کرد بۆ نردبوویان لەگەڵی لە خیابان فردۆسی و مەیان اقباڵە کە ئەم کابراس خوێنڕانیەکە فیلمەکانی هەیە خۆ بڕۆین تماشایەکەین ئەوێنی 200 نەفەر کۆ بووەتەوە ئەم 200 نەفەریان هێناوە شارێ وەکو شارسنە تەنانەت ئەوانەی کە ڕژیم دەستیا بەدەمیانەوە کردویان یا عامڵی خۆیان ترس و واهمەیان هەیە کە بڕۆن لەویش وەکو سیایی لەشکەر بێسن وەک کابراوە ئەمان بینی هاتن لەو ماوە قەسەمیانە خوارد بەسەری کێ و بەسەری کێ وازیان لە عامڵبوونی ڕژیم هێناوە وازیان لەوە هێناوە خەڵک بەنەدەسە وازیان لە مخبری هێناوە چیچی خەڵکی شاریسنە خەڵکی شارەکانی تری کوردستان هەموو شارەکان بەبێ ئەملاوەلا نەک شارەکان هەموو شار و دێ کوردستان ئەمڕۆ لە بەرامبەر جمهوری ئیسلامیە خۆیانە بینەوە ناڕۆنە دەنگدانەکانیەوە ئامارەکانی خودی ڕژیمەوەی نیشانداوە بەبێ ئەوەی کە کەسی تر قسە بکاتەوە حتا بۆ هەموو تەقەلوباتەوە کە ئیکەن نیشانی ئادات کە ڕژیمی کۆماری ئیسلامی وەکو ڕژیم وەکو سیستم هیچ سەلاحیەتی لەناو خەڵکی ئێرانە نەماوە بە تایبەت لەناو خەڵکی کوردستانە ڕژیمێکی تاسەرستان منفور و جنایەتکارە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئاساد پێتان وایە سبەینێ شقامەکانی شارەکانی ئێران چۆن دەردەکەون منزورم لە ڕادەی بەشداری خەڵکە بێگومان بەیانی جمعە شارەکانی ئێران و بە تایبەت شارەکانی کوردستان بێڕەونەقترین بازاڕی شانۆگەری هەڵبژاردنە بێت بۆ کۆماری ئیسلامی و یەکی لە پڕڕەنقترین لاپەڕەگەلی مێژووی خەباتی خەڵکە بێت لە مقابل ئەم ڕژیمە یعنی خەڵک بەیانی بە بایکوتکردنی ئەم بەناو هەڵبژاردنە بە بایکوتکردنی جنایەتکارگەلێک کە ڕژیم هێناویە بۆ درێژەدان بە قەتڵعامی خەڵکی ئێران و کوردستان نیشانی ئەدەن کە خەنەکان ڕژیم هیچ ڕەنگێکی نەماوە قەوڵ و وعدە و وعیدەکانیان تەنیا بۆ ڕاندخوارەکانە تەنیا بۆ جنایەتکارەکانە تەنیا بۆ ئەوانەیە کە معامڵاتی گەورەی ئەقتصادی دزینی نەفت و ئاهن و پێترۆشیمی و چۆی ئێرانەکەن هەتا گەیێتەوە سەر چای تا ئەگەیێتەوە سەر کەمکردنەوەی حەقدەستی کرێکاران بەرخوردی خراپ بە کرێکاران بەرخوردی خراپ بە ژنان بەرخوردی خراپ بە دانیشتوان وە بەگشتی هەڵس و کەوتێکی زۆر خراپ و لە ڕادە بەدەر جنایەتکارانە بەرامبەر بە خەڵکی ئێران کە تا ئێستا بینیومانە ئەومان پێژێت کە بەیانی
ئەو سنۆقانەی ڕژیم وەکو ڕژیمی کۆماری ئیسلامی بە سووک و چروکی ئەگەڕنەوە بۆ شوێنانێکە لێو هاتوون. بەڵێ هەڕێسەر لە پرسیاری پێشوە باسی کوردستانتان کرد ئەگەر پێتان وایە شتێکەیە لەسەر کوردستان ئاماژەتان پێ نەکردووە لەسەر فەزای کوردستان فەرموو. بەڵێ ئێمە لە کوردستان خەڵکی کوردستان لە حاڵی حازرە ئەگەر بێژم خواستیان زۆر جیاوازتر لەو چلانەیە کە ئەمانە مەترەحیەکەن. ژمارەیەکی یەکجار زۆر لە ڕۆڵەکانی خەڵکی کوردستان هەن لە زیندانە. ئازادی بێ قەید و شەرتی ئەمانە خواستی ڕەوای خەڵکی کوردستانە. محاکمەکردن و دادگاییکردنی خەڵکی قاتڵینی جوانانی ئێمە بە تایبەت لە شۆڕشی ژنجیان ئازادیە خواستی خەڵکی کوردستانە. بەهرەمەندبوون لە سروەتێک کە لەم کۆمەلگا هەیە و کۆماری ئیسلامی دزیویە لە خەڵک و خۆی و باندە ناوخۆیەکان خۆی پێ تەقویەت ئەکات، وەرگرتنی ئەم ڕەفاه و ئیمکاناتە بۆ خەڵکی کوردستان مافی ڕەوای ئەوانە و دەبێ خەباتی بۆ بکەن. بەرانبەرکێ لەگەڵ ڕژیمێکە ڕەحمی بە هیچ مناڵێکی ئێمە نەکرد، ڕەحمی بە دایک و باوکەکانمان نەکرد، ڕەحمی بە 50 ساڵ لە ژیانی خەڵکەکەمان نەکرد. وەزیفەی ئێمەیە وەکو خەڵکی کوردستان و لە بەرانبەریە مبارزە ئەکەین و لە بەرانبەریانە ببورن مبارزە ئەکەین ئەوە سینەوە ئەو ڕێگە ئەدامە ئەدەین. کەوابوو گەرەک ببێژم کە تایبەتمەندی کە کوردستان هەیەی ئەوەیە کە بە تایبەت لە هەڵبژاردننی پێشوە بینیمان کە بە چ شێوەیەک ڕژیم جوابی لە خەڵکی کوردستان وەرگرتەوە و دڵنیام کە بەیانی جوابێکی زۆر محکەمتر و خەڵک بەبێ هیچ دڵە ڕاوکێکەوە لە ماڵەکانیانە ئەمێننە و تەنانەت ناڕۆنە دەرەوە کە لە سێبەر و لە تەسویر و لە سێبەری ئەوان استفادە بکرێت بۆ ئەوەیە بڵێنەوە خەڵک هاتووەتە دەرەوە. چۆڵترین ڕۆژی کوردستان بەیانی دەبێت لە مقابڵ ئەم ڕژیمە جنایەتکارە بێژین کە شارەکانمان وەکو سنۆخەکانت چۆڵ ئەەکەین و ئیجازە نادەین کە بیت سوسفادەمان لێ بکەیت. بەڵای زۆر سپاس هاوڕێسەد پەیامت لە کۆتاییدا ڕوو بە خەڵکی کوردستان چییە؟ خەڵکی شۆڕشگێری کوردستان، دایکان و باوکان، ئەو کەسانێک کە لە بە تایبەت 3 ساڵی گوزەشتا شاهدی ئەوە بوون کە ئەم جنایەت کارگەلە بە چ شێوەیەکی بێڕەحمانە هێرشیان کردە سەر خەڵک لە شارەکانی کوردستان، بە چ شێوەیەکی بێڕەحمانە باشترین جوانەکانی ئێمەیان کوشتووە، تەنانەت لە خاکسپاریەکانیانە ئەنواع قسەم مشکلاتیان بۆ دایک و باوکەکان دروست کرد. ناوی هیچ کام لەو عەزیزانە بەرم نەکە ناو کەسێکیان لە بیرم بچێتوە دڵ دایک و باوکێک لێم ناڕەحەت بێت یا دڵ برایك دڵ خۆشکێک ناڕەحەت بێت. گەرەکمە بێژم تەک بە تەک ئەو کەسانێکە لە شۆڕشی ژنجیان ئازادیە گیانیان بەخت کرد، پارچێک لە ڕۆح و وجودی ئێمن، کەسی ئێمن، بە براو خوشک و دایک و باوک و منداڵی خۆمانیان ئەزانین تا سەر ئێسقان دفاع لە حەقخواز و حەقتەڵەبی مافەکانیان و ئەو مەرگە ناحەقانەیەن کە لە تەریق ئەم ڕژیمە جنایەتکارە و تووشی ئەوان هات. گەرەکمە بێژم پێتان کە هەموو ئەو کەسانێک کە تەنانەت کەسێکیش لە بنەماڵەکەدان بەریندار نەبووە، چاوی لە دەست نەداوە، ساچمەیەکی بەر نەکەوتووە، شەرافەتمەندانە ژیان بە سەربەرزانە ژیان بەڕێکردن لە پێناو ئەوەدایە کە ئێمە بەم جنایەتکارانە نەیکی 100% بڵین. خەڵکی کوردستان کارم بە وتم عامڵین و کاربەدەستانی ڕژیمەوە نییە، خەڵکی بە ویژدانی کوردستان، خەڵکێکە بە ئەو پەڕی توانە و هێزە و نزیک بە 50 ساڵە لە مقابڵەم جنایەتکارانە وێستاونتەوە، بەیانی بەوتن نەیەکی تر بە نەڕۆشتن بۆ پای سنۆخەکان دەنگدان دڵ دایک و باوک و برا و خوشک و کەسوکاری گیان بەختکردوانی شۆڕش لە مقابڵ جمهوری ئیسلامیە شاد بکەین، پیان بڵین دایکە ئازیزەکان ئەی ئێوەی کە تەنانەت نازانن گۆڕی مناڵەکانتان هالەکوێ، دڵمان لەگەڵتانە، بە هەموو وجودەوە هاین لە پشتان، ناچینە پای سنۆقێکە ڕەئی بدەین بە
قاتڵان مناڵەکان ئێمە پێتانەژین بەم نەڕۆشتنە بەم بایکوتکردنەوەی ڕژیم پێتانەژین کە ئێمەیش وەکو ئێوە دادخواین وەکو ئێوە خوازیاری ئەوەین کە دەبێ ئەم جنایەتکارانە دادگایی بکرێن و سزا بدرێن و ئەمە خواستی منە ڕوو بە خەڵکی کوردستان فرامۆش نەکەین زیندانیەکانمان کە هانە ژێر حکومگەلێکی توولانی مدەتە ئەو ئازیزانەی کە حکمی ئیعدامیان پێدراوە لەبەر ئەوەی وەتیگیانە کۆماری ئیسلامی جنایەت ئەکاتوە دەبێ بڕۆیتە دەرەوە لەبەرەوەی وتویانە کە تەقەمان لێ مەکەن لەبەرەوەی تویانە هێرش مەکەن و شارەکەمان ملیتاریزە و مەکەن حکمی ئیعدامیان پێدراوە بە ناحەقترین شێوە لە مقابل ئەوە جنایەتکارگەل دەوروبەر خۆیان بە ملیارد فسادی ماڵی و ئەخلاقیان هەیە کە هیچ کامیان هیچ بەرخوردیان پێ ناکریان حکومگەلێک کە درێپیان یەک مانگۆ دوو مانگۆ تعلیق لە مەسئولیەت و ئەو شتانەی کە بینیوتانە حکومە مزحەکەکان کە فقط لایەقی ڕژیمێک و کۆماری ئیسلامیە داواتان لێکم بۆ ڕێزگرتن لە ئازادی بۆ ڕێزگرتن لە گیان بەخت کردوان بۆ بەنرخ نیشاندان و سەربەرز نیشاندان بنەماڵی گیان بەخت کردوانی شۆڕشی ژنجیان ئازادی و مهمتر لە گشتی بۆ یەک جاریتر خۆمان یەک پارچە لە مقابل ئەم جنایەتکارگەلە نیشان بدەین بەیانی لە ئەم سیرکە مزحەکەی کۆماری ئیسلامیە بەشداری مەکەن بایکوتی بکەن و بەم شێوەیە دوای ئەم سیرک انتخاباتیە زەماوەنی سەرکەوتن و شادی خۆتان بەرگوزارکەن بە تحقیرێکی دووبارەی جنایەتکارانی کۆماری ئیسلامی. ئەڵێ هاوڕێ سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. باس بۆ ئێوەش. سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئەسعەد ڕوستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە ئوسڕانی ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان زۆر سپاس بەوەی کە ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بوون ماڵاوە. خەباتی مەدەنی لە بەرانبەر حیجابی زۆرمریدا. 1. تاکە بڕگەی یاسایی بۆ سزادان ئەو کەسانەی کە بەبێ حیجاب لە شەقامەکان و لە بەردەم خەڵکدا دەردەکەون تا ئێستاش هەمان تێبینیە کە لە مادەی 638 یاسای سزادانی ئیسلامی داهاتووە، واتە زیندانیکردن لە 10 ڕۆژەوە بۆ 2 مانگ یان جەریمەکردن لە 200,000 تمەنەوە بۆ 1 ملیۆن تمەن کە زیندانیەکەی جێبەجێ ناکرێ و لەسەریان فەرز کراوە کە بگۆڕدرێت بۆ سزایەکی بەدیل. 2. هەرچەندە لە مادەی 638 یاسای سزادان سزای نەبەستنی حیجاب 10 ڕۆژە تا 2 مانگ زیندان یان جەریمەی ماڵیە، بەڵام لە یاساکانی تاوانی ئێراندا جێبەجێکردنی حکمی زیندانی کەمتر لە 3 مانگ قەدەغەیە و دەبێ بگۆڕدرێ بۆ سزایەکی بەدیل بەم شێوەیە. ماوەی چاوەدێری، خزمەتگوزاری گشتی بێبەرامبەر، جەریمەکردن و بێبەشکردن لە هەندێک مافی کۆمەڵایەتی. 3. ئەو ژنانەی کە بەهۆی لەسەر نەکردنی حیجابی زۆرملیەوە وەک سزایەکی بەدیلی زیندان خزمەتی گشتی بێبەرامبەریان بەسەردا دەسەپێنرێت دەبێت سزای بەدیل بە ڕازامەندی خۆیان بێت، واتە دادگا دەبێت باری کەسی و خوێندن و پێگەی کۆمەڵایەتیان لە بەرچاو بگرێت. سزادراوەکان بەبێ هیچ نیشان و ئاماژە یان جلوبەرگی تایبەت لە شوێنی خزمەتگوزاریە گشتیەکە ئامادە دەبن. هەروەها بەرپرسان مافی ئەوەیان نییە کاروباری شەخسی و خصوصی خۆیان بەسەر کەسی سزادراودا بسەپێنن.
4. ئەو ژنانەی کە لەلایەن بریکارەکانی حکوومەتەوە بە تۆمەتی نەپۆشینی حیجابی زۆرەمەلی دەستگیر دەکرێن ناچار دەکرێن بە واژۆکردنی بەڵگەنامەی سوێند خواردن یان ئیقرارنامە کە هیچ بەهاو بنەمایەکی یاساییان نییە. ئاگادار بن کە پۆلیسی ئاسایشی ئەخلاقی لەوانەیە ئەو ئیقرار و سوێند خواردنانە بە شێوەیەک ئامادە بکات کە دان پێدانان بێت لە تاوان و پاشان لە دادگا لە دژی تۆ بەکاری بهێنێت. ڕەنگە ڕاستترین هەڵوێست واژۆنەکردنی نامەی پابەندبوون و بەرەنگاربوونەوەی ئەو سوێند خواردنە زۆرەمەلیەی ئەفسەرەکان بێت. 5. هەرچەندە ئێمە زۆر باش دەزانین کە دادگاکانی کۆماری ئیسلامی لەژێر دەسەڵاتی هێز ئەمنیەکاندان و مامەڵە لەگەڵ سکاڵای خەڵک لە دژی بەرپرسان ناکەن، بەڵام بۆ دادگا بردن وا دەکات هێز سەرکوتگەرەکان هەست بە نادڵنیایی و ڕاڕایی بکەن لە کاتێکدا کە دەیانەوێت تند و تیژی بەکاربهێن و خۆیان لە مەترسی دادگایی کردندا ببینن. جگە لە مافی بەهرەمەندبوون لە یاسا، دادگایی کردنی بەرپرسان مافی ئێمەیە وەک هاوڵاتیەک و مافی ئەومان هەیە سوود لە مافی شارۆمەندیمان وەربگرین. 6. لە کاتی دەستگیرکردندا لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادەوە ئەگەر مۆبایلەکەت یان هەر ئامێرێکی تریان لێوەرگرتی داوای پسۆڵەیان لێ بکە و هەوڵ بدە وردەکاری تەواوی مۆبایلەکە لە پسۆڵەکەدا بنووسێت. ئەمە مافی یاسایی تۆیە و پابەند نەبوونی ئەفسەرەکان پێوە بە پێشێلکاری دادەنرێت. 7. ئەوەت لە بەرچاو بێت کە سزای لەسەر نەکردنی حیجابی زۆرەمەلی تاوانی تازیری پلە 8 و سزایەکی قرس لە قەڵام نادرێت. بۆیە ئەگەر بە تۆمەتی لەسەر نەکردنی حیجابی زۆرەمەلی دادگایی بکرێت و سزا بدرێت، ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە نابێتە هۆی زەوتکردنی مافە کۆمەڵایەتیەکانی تۆ. لەوانەش دامەزراندن لە دەستگاکانی حکوومەتدا، هەروەها لە کاتی داواکردنی بەرگەی سوئی پیشینە یا داوێن پاکیدا ئەم جۆرە تاوانانە دەرناکەوێت و هیچ جۆرە کاریگەریەکی لەسەر داهاتووی پیشەیی نابێت.